بەڵێ عراق ئایا توانیوێتی ئاسمانی خۆی بپارێزێت ئەم تۆرە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز وائیل حازم شرۆفەکاری سیاسی و ئەمنی لە بەغداوە لەگەڵماندا بەڕێز وائیل ئەم کاتتان باش. سلااو بۆتە برێز وایل درۆن یا ترکیە ئیرۆک و لە کەرکووکەژی کەتە خوارێ هەر وێ پرسێ بکەم چ باوەریە دێ عراق دکارە ئەزمانی خۆ بپارێزن؟ يعني بداية مساء الخير عليكم. والله مشتاق شوي وبينراني كردستان بيستوار باش بيت. يعني احنا إذا جينا قرينا اما اگر وردكاري راجين داوكي شاني راجين دي امني عراقي بخوينينوا لو تيداجين ام فروكيا لكاتي هاتني واسماني عراق لناوندي كركوك تاوديري كراوا واتا اگر ام فروكيا هاتن تركيا ئەگەر لە تورکیا هاتبووایە و ئەو جۆرەکە ڕوونە جۆرێکی تورکیا بەڵام ئەگەر بێت و ئەم فڕۆکەیە لە تورکیا هاتبووایە ئەوە لە کاتی هاتن بۆ نێو عراق و لە کاتی تێپەڕانی سنوور دەزاندا من بە دووری دەزان و ئەم فڕۆکەیە لە تورکیا هاتبێت پێم وایە لە یەکێک لە بنکەکانی تورکیا لە نێو عراق هەستاوە و هاتووەتە نێو ناوەندی ئاسمانی پارێزگای کەرکووک لەوێەوە چاودێری کراوە بەرگری ئاسمانی عراق فڕۆکەکەی چاودێری کردو بە هەمان شێوە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەوەی سەیرە لە بابەتەکە ئەوەیە کە بەرگری ئاسمانی وەرواشانەی ڕاگەاندنی ئەمنی عراقی هیچ کامیان لە لێدوانەکەیاندا باسی ئەویان نەکردووە کە فڕۆکەکە لی دراوە واتە بە ئامانزگیراوە خراوەتە خوارەوە لەوە دەچێوان تا ئێستا لە جۆرێک لە شەرمدا بن بەهۆی ئەو شوێنەی کە فڕۆکەکەی لێکەوتۆتە خوارەوە کە لە شوێنێکی تەواو ئەهلیە لە نێو کۆڵانێک لە نێو خەڵک و ماڵ کەوتۆتە خوارەوە و دوای ئەوەی کە بەر زەوی کەوتووە ئەمە وا دەردەکەوێت کە ئەو لایەنەی دووچاری شەرمەزاری کردووە کە فڕۆکەکەی بە ئامانز گرتووە خستوێتە خوارەوە بە هەمە حاڵ عراق ئەمڕۆ سیستمێکی بەرگری ئاسمانی و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە کە ئەوانیش بەرگری لە ئاسمان دەکەن من پێم وایە کێشەکە ئەوەیە کە فڕۆکەکە لە نێو عراقەوە هەستاوە ئەمە جەرگەی کێشەکەیە و لەلایەکی دیکەش کێشە گەورەتر ئەوەیە کە فڕۆکەکە چۆن لەوێ بەو شێوازە چارەسەر دەکرێت و دەخاتە خوارەوە دوای من لەوە تێناگەم بەڕاستی تورکیا بۆچی فڕۆکە بەسەر ماڵی خەڵکیدا دەڕفێنێت بابەتەکە زۆر سەیر و سەمەرەیە و زۆرش تەم و مژاویە بەڵام پێویستە عراق ئاگداری ئەم جۆرە ڕەفتارانە بێت و پێویستە لەوەش زیاتر ئاگداری ئاسمانی خۆی بێت ژیانی هاوڵاتیان و خەڵکی خۆی بپارێزێت ئەمە من پێم وانێ جاری یەکەم بە شتێکی واڕوو بدات و دوجاریش نابێت خدا ئەمڕۆ خەڵکی بە سەلامت هێشتەوە کە هیچ شەهیدێکی لێ نەکەوتەوە بەڵام ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو ئەگەر شتی وا دووبارە ببێتەوە دیمەنی بە ئازار بینیم بۆیە حکوومەتی عراقی پێویستە بە ڕژدی مەمڕ لەگەڵ ئەم بابەتانە بکە ژیانی هاوڵاتی زۆر گرنگە سەروەری خاک و وڵاتی زۆر گرنگە بە هەمان شێوەش ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە و بارودۆخی ئاسمانی عراقی بەم شێوازە کراوەیە بەڕاستی و ئاشکرانەکردنی ڕاستیەکان بۆ خەڵکی عراق چونکە ئەو ڕاگەندراوە شەفافەتی تێدا نەبوو ڕاگەندراوێکی تەمومژاوی بوو چەندین خاڵی تێدا نەبوو ئەمەش پرسیار و سەرنج لەسەر ڕاگەندراوەکە دروست دەکات من پێم وایە ئەمڕۆ ئەوەی پێویستمانە ئەوەیە کە بەڕشتر مامەڵە لەگەڵ بابەتەکە بکەین و بەوریاتر مامەڵە لەگەڵ درۆنەکان بکەین کە ئاسمانی عراق بە بەردەوامی شەو ڕۆژ دەبەزێن ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە بەڕێز وایل ئەوەی تا ئێستا بیسپێتمانەمە یەکەم جارە کە عراق سنووری ئاسمانی ببەزێندرێت و کاردانەوەی هەبێت ئەتوانین بڵێن ئەمە پێشهاتێکی نوێیە ئەگەر عراق خۆی کردوێتی چونکە تا ئێستا ناڵێن ئێمە خستومانەتە خوارەوە يعني ما هو احنا ما نعرف هسه انا كيشك اويا من وكوي تيجيشتم ما نعرف اذا كان نازانين اي عراق درونكي خصوته خواروا
بەرگری ئاسمانی عراق ئەمەی خستۆتە خوارەوە یانە تا ئێستاش گومان هەیە بەڵکو ئێمە دەڵێن ڕەنگە بەرگری ئاسمانی بێت بەڵام نێوێ دانی پێدا بنێت چونکە شەرم لە شوێنی خستنەوەی درۆنەکە دەکات بۆ سەرماڵی خەڵک ئەمە ئەوانی خستۆتە شەرمەوە ئەوان ناتوان دانی پێدا بنێن بەڵام تا ئەو ساتش وەکو حکوومەتی عراقی دانی بەمەدا نەناوە بە هەمان شێوە ڕاگەیراوەکە شانەی ڕاگەانی ئەمنی کە گوتی درۆنەکە چاودێری کراوە لە ناوەڕاستی کەرکوک و هێزەکانی هاوپەیمانیش بە هەمان شێوە کەواتە ڕەنگە هێزەکانی هاوپەیمانی ئەو فڕۆکیان خزبێتە خوارەوە چونکە ڕاگەیراوەکە ئاماژەی بەوە نەکردووە کێ لە درۆنەکەی داوە و مەرزنی عراق ئەم فڕۆکەی خزبێتە خوارەوە ڕەنگە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بن و ڕەنگە جموزۆڵێکی دیکەش هەبێت کە جگە لە هێزە فەرمیەکانی عراق ڕەنگە ئەمە هەوڵێک بێت لەلایەن هەندێک لە گروپەکان ئەوانەی کە پێیان وەیە درۆنەکان بۆ ئەوان هاتوون من لێرە مەبەستم پەکە کێە دەکرێت ئەوان کارێکی لەو شێوەیان کردبێت چونکە دان پێدانانێکی تەواو لەلایەن عراقەوە نەبووە بۆیە من دووبارە دەیڵێمەوە ئەمەش کێشەیەکی دیکەیە کە عراق کە لایەنی ئەمنی عراق بەو شێوازە مامەڵ لەگەڵ خەڵکی خۆیدا بکات برێز وایل نوها من داخویانیا وەزارەتە دەرڤەیە تورکیا خوند وەزارەتە دەرڤەیە تورکیەشی نابێژە و بەرگریە عراقی ئەفکار کردە یعنی بناو ناکێ دەبێژێ و لەسەر ئەزمانی کەرکووکێ درۆنەکە تورکیە هاتیە خستنا خوار لێ سیاسەتمەدارین تورکیە عاجز بوونە دلگرانیا وان هەیە هەمان دەمێت دناوبینا تورکیە و عراقیدا نوها چەندین پەیمانین ئەولەکاریە هاتنە ئیمزەکردن دوێ دەربارەی دەگەر نرخاندنە تە بگرم کەرم کە برێز وای اي مو هذه يعني واضحه بەڵێ ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە ڕەنگە بێدەنگی لایەنی عراقی لەم بابەتە و نەدرکاندنی ئەوەی کە ئەوان فڕۆکەکەیان بە ئامانگرتووە و هەڵوێستی تورکیا لەبەر ئەوە بێت کە لێک تێگەیشتنیان هەیە بەڵام تەنانەت ئەو یاداشتانش کە لە نێوان هەردوو لاواژووکراون ئەمە وانای واتە ئەوە نییە کە تورکیا ڕێگەی پێدراوە فڕۆکە بەسەر ماڵی خەڵکی سڤیلدا بفڕێنێت بەسەر بازار و ژانی خەڵکدا کێشەی تورکیا چییە؟ کێشەی تورکیا لەگەڵبوونی پەکەکەی لەو ناوچانە پاکە کەش بە هەمان شێوە بەڕاستی دەبێت بزانین کە لە شقامەکانی کەرکووک پەکەکەی لێ نییە لە ناوەڕاستی کەرکووک پەکەکەی لێ نییە تورکیا باش دەزانێت ئەگەر پەکەکە لە کەرکووکە بێت لە شوێ کەواتە بۆچی تۆ جەخت لەو ناوچە سڤیلانە دەکەیتەوە کە هیچ پەکەکەی لێ نیە یاخود هیچ هێزێکی سەربازی لێ نیە تەنانەت ئەو ڕاگەیەنراوەی تورکیاش ئاماژە بەوەی نەکردووە کە عراق فڕۆکەکەی خستوۆتە خوارەوە ئەمە بەڕاستی من نازانم تەفسیرێکی بۆ بکەین و چڕاوەیەکی بۆ بکەین وەکو هاوڵاتی عراقی ئێمەش دەمانێت بزانین چی ئەم درۆنەی خستوۆتە خوارەوە تاریس نەبێت سوپاسی بکەین بڵێن هەرچەندە لە شوێنێکی خراپ خستوۆتە خوارەوە بەڵام سوپاس کە خستووتە خوارەوە چونکە تا ئێستا نە تورکیا ئەوەی ئێوە ئاماژەتان پێکەن نە عراق ئاماژەیان پێ نەکردووە کە کێ فڕۆکەکەی خستوۆتە خوارەوە ئەمەش لێکدانەوەی زۆر هەڵدەگرێت ڕێزوان پێتانەوانی هەر ئەوەشی ئەگەر نە حکومەتی عراق بوو بێ و نە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بوو بن و گرروپێکم کاری کردبێ پێتانوانی ئەمە شەرگرفتە بۆ عراق گرروپێک لە ناو دڵی عراقا چەکێکی هەبێ بتوانێت درۆن بخاتە خوارەوە يعني هي سيدي الكريم هي إن كانت ئەگەر حکوومەتی عراقی فڕۆکەکەی خزبێتە خوارەوە ئەمە کێشەیە ئەگەر گروپێکی چەکداریش ئەم شتێک کردبێ کێشەکە زۆر گەورەتر و قوڵترە ئەم گروپە چەکدارانە کە من پێم وایە ئێستا بەرگری ئاسمانیشیان هەیە چەکی لەو جۆرەشیان هەیە کاتە دەوڵەتمان لە نێو دەوڵەتدا هەیە ئەمەش پرسێکی ئالۆزە بەڕاستی ئاسانیش نییە بۆ سەروەری عراق کە قسەیەکی لەم شێوەیە بکرێت بەڵام ئاستەنگی سەرەکی ڕاگەنراوەکەی وەزارەتی دەرەوەی تورکیا کە باسی ئەو خاڵانەی کردووە بە نمونەکە لە نێوان عراق و تورکیا واژوو کراون یاداشتەکانی لێک تێگەیشتنی لێوان هەردوولا ئێمە لەوە تێدەگەین کە هیچ پەیوەندیەک بەم گروپانەوە نییە کەواتە ئەوەی کە فڕۆکەکە خستۆتە خوارەوەی یان حکوومەتی عراقیە
و دووچاری شەرم بووە شەرم لەوە دەکات کە بڵێ من خستومەتە خوارەوە یاخود ئەوەیە کە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتین بۆیە تورکیاش نەیتوانی بەڕاشکاوی لۆمەی ئەو لایەنە بکات کە فڕۆکەکەی خستوەتە خوارەوە بەڵام لە هەر بارودۆخێکدا بێت ئەمە سەروەری وڵاتێکە ژیانی خەڵکێکە بەڵێ تۆ یاداشتی لێک تێگەیشتنت هەیە عێراق و تورکیا واژویان کردو بەڵام پێویستە هەردوو لا ڕێزی لێ بگرن بوونی درۆنێک بەسەر گەڕەکی سڤیل نشین مەترسیەکی زۆر گەورەیە چارەسەرکردنەکەی کێشەیەکی گەورەترە ڕێگەی دیبلۆماسی هەیە بەڵێ ڕاستە بەڵام پێویستە دەسوەردانی سەربازی هەبێت فڕۆکەیەک بەسەر ئاسمانی تۆ بێت تۆ نەزانی لەکوێ هاتووە فڕۆکەکە هیکەیە و بۆ لەوەیە هیچ شتێک ڕوون نەبوو بەڕاستی بەرگری ئاسمانی نەیزانیوە تەنانەت لە ڕاگەندراوەکەیان دەڵێن ئەمە فڕۆکەیەکی نەناسراوە کەواتەوە نەیان دەزانی تورکیە لە بنەڕەتەوە دەبوایە لایەنی تورکی بە گوێرە ڕێکەوتنەکان لایەنی ئەمنی عێراقی ئاگادار بکردایەتەوە چونکە ئەو هەنگاوی ئەوان ناویانە درۆن بیان هەر شتێکی دیکە بێت دەبێت بە هەماهەنگی بێ ئەمە پێی دەوترێ یاداشتی لێک تێوێشتون ئەمە داگیرکاری نییە تۆ لە نێو عێراق بات ویست و حەزی خۆت هەڵسوکەوت بکەیت ناوەندی ئەم ڕێکەوتنە بەو شێوەیە کە پێویستە هەماهەنگی هەبێت تۆ درۆنێکی نەناسرا بەسەر ئاسمانی منەوە هەڵدەفڕێنی دواتر من بزانم تورکیا ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە پێویستە جارێکی دیکە لە یاداشتەکانی لێک تێگەیشتن تێبگەینەوە کێشەیەکی زۆر گەورەیە سەروەری عێراق زۆر گرنگە و هاوڵاتی ژیانیان گرنگترە بەڕێز وایل حازم شرۆڤەکاری سیاسی ئەمنی لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیە سپاس